سلمێنەری ئەوەشکەوا سۆرانی مامەحەمەد تەنها ڕەخنەیەکی گرتووە لەسەر ڕەخنەکەی شەهید کراوە. ئاشکرایە کە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێک نییە، دادگایەک نییە بۆ دادگای کۆمەڵایەتی. لەسەر دەستی چەتەکانی یەکێتی پارتی کوژراوە، بۆیە ئەبێ ئێمە ئازاتر دژیان بۆ وەستینەوە و شارەکانی بنەماڵەی بەرزانی وە دەسەڵاتی کوردی کە هیچ کاتێک ناتوانن هەموو شارەکانی بەریتانیا لە 7 شار لە کوردستان ساڵانە یادی ئەو قەڵەمەکەنەوە. ئێمەش وەکو گەنجانی تاراوگا لەسەر ڕێبازەکەی سۆران و سەردەشت و کاوە بەردەوامین. سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی بیکەیفۆ. ئەمڕۆ یادی شەهیدی زیندوی قەڵام سۆرانی مامەحەمە ڕێکخراوی داکۆک هەستان بە زنجیرە چالاکیەک لە 7 شاری جیاوازدا. ئەو لاوێکی سەرگەرمی تینووی ئازادی بوو، بەرگەی هێزی قەڵەمەکەیان نەگرت و تیرۆریان کرد. سەرەڕای تێپەڕبوونی ساڵانێک ئەو هێزە هەر دەزرینگێتەوە. ئەوەی گرنگە تا ئێستا و چەندین جیلی داهاتوش سەربەرزی بۆ دادەنێن. خوێنێک تا ئەبەد ئاوا نابێ، ئەوەی لە دڵدا دەمێنێتەوە نیشتەجێیە سۆرانی مامەحەمەیە. دەچینە لای بەڕێز شاخەوان ئەحمەد بەرپرسی چالاکیەکان لە کاردیف. بەڕێستان ئەم چالاکیەتان ئەمڕۆ ساز کردووە؟ بەڵێ ئەمڕۆ ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک لە شاری کاردیف هەستاینین بە ساڵوەگەڕی شەیدکردنی شەیدی قەڵەم سۆرانی مامەحەمە کە 17 ساڵ بەر لە ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا چەتەکانی بنەماڵەی بەرزانی و بەڵتەچیەکانیان کە هیچ کات قبوڵی ڕەخنە و زمانی ڕەخنە ناکەن و هەستان بە شەیدکردنی سۆرانی مامەحەمە و سۆرانی مامەحەمە و قەڵەمەکەیان بۆ هەتاتایە بێدەنگ کرد لەم ڕۆژەدا. پێ وایە قەڵەم بەدەستانی مامەحەمە بێدەنگ دەبن وەک خۆی کە بێدەنگ کرا قەڵەمەکەی بێدەنگ بکرێت؟ من پێم وایە ئەو خەیاڵیان خاوە چەتەکانی بنەماڵەی بەرزانی وە دەسەڵاتی کوردی کە هیچ کاتێک ناتوانن قەڵەم بەدەستان و ئازادی خوازان بێدەنگ بکەن. بۆیە سۆرانی مامەحەمە و سەردەشت و کاوە و ئەمانیان بێدەنگ کردو و کوشتونیان و کە ئێستا لە ژێر خاکن، بەڵام ئێستاکیانە بە هەزاران و بە دەیان و بە سەدان قەڵەم بەدەست و خوێندەوار و چالاکەوان ئامادەن و ئێستا لە ساحە و لە مەیدانەکان و لەسەر جادن بۆ گەیاندنی دەنگی ئازادی خوازان و گەیاندنی دەنگی حەقی میلەتی بەشخورا و میلەتی بەشمێنێتی کورد. ئەو دۆسەیە بەکراوەی دەمێنێتەوە یاخود کۆتایی پێدێت؟ بەڵێ ئەو دۆسیەیە بەکراوەی دەمێنێتەوە هەتا ڕۆژێک ئاواتەخوازین و ئەمانەوێ ڕۆژێک لە ڕۆژانە بکەرانی ئەو تاوانە خێزەونە و ئەو قاتیلانە کە بدرێن بە دادگایەکی عادیلانە و لە هەرێمی کوردستان و بگەن بە سزای گەل. ئەو گەنجەی ئازادی بۆ گەنجان دەویست لە ڕێگەی قەڵەمەکەیەوە. ئەو قەڵەمە هێشتا نشکاوە، خەیاڵیان خاوە پارتی و یەکێتی. ئەوان چەندین قەڵەمیان تیرۆر کرد، بەڵام هەموو شارەکانی بەریتانیا لە 7 شار لە کوردستان ساڵانە یادی ئەو قەڵەمەکەنەوە. دنیا بە خەیاڵیان خاوە ئەو پەیامە هەرەگاتە جێ. ئێمە لێرە ئەمڕۆ یادی تیرۆرکردنی شەهید سۆران مامەحەمەمان کردەوە. خۆزگە ئێمە بمانتوانە شانازیەکان یەکێتی پارتی پیشانی ئەم وڵاتانە بدەین، بمانتوانایە باسی ئەوە بکەین کە یەکێتی پارتی ئەو حکومداریە بەجێیەکەن کە ئێمە بمانتوانە شانازی پێوە بکەین و بمانتوانایە ڕووی جوانی ئەوان شاندین، بەڵام ئەوان بوونەتە عیبەیەکی زۆر گەورە بە سەرشانی میلەتی کوردەوە. ئەوان ڕۆژانە خەڵک تیرۆرەکەن، خەڵک داوای مافی خۆیەکە بە هێمنی چەندین ساڵە یەتە سەر شەقام، داوای ئاوەکە، داوای کارەبا ئەکات، داوای تاعیناتەکە، داوای موچە ئەکات، بەڵام ئەوان لولەی تفەنگەکانیان ڕویان کردتە ئەو هاوڵاتیە خەڵکە فەقیر و هەژارەکە چەندین ساڵە ئەناڵێنێ بەدەست نەبوونی و نەهامەتیەوە. کوردی هەمیشە لە گەندەڵیایەوە ئەو هەموو بەڵتەچی و قاچاقچی و چەکداری لە خۆی خردبووی کەوا پارێزگاری لە دەسەڵات و کورسەکەی بکات، نەک بۆ ئەوەی کەوا بۆ خەڵک میلەتەکەی لە هەر وڵاتێکەکەوە حزب باڵادەست بوو بەدەست لەسەر پێگەکانایە و چەکی بەدەست بوو بێگومانەوە بۆ کاری خۆی بەکارێنێ و بۆ ئەوەی لەسەر کورسەکە بمێنێ و سەلمێنەری ئەوەشکەوا سۆرانی مامەحەمە تەنها ڕەخنەیەکی گرتووە لەسەر ڕەخنەکەی شەهید کراوە و بێژگرەوە کاوە گەرمانی بە هەمان شێوە و سەردەر عوسمان تەنها لەسەر ڕەخنە کوژراوە، نەبوو لەسەر شتێکی ترایەک و لەسەر گەندەڵیەک. ئەگەر لەسەر گەندەڵی شتێک وایە با بەهات ناکەشێم کە لەسەر گەندەڵێکە کە تاوەکو ئێستاکە لە 2008 سۆرانی مامەحەمە شەهید کراوە تا ئێستاکە نەتیجەکەی دیار نییە. ئەمەش سەلمێنێنی ئەوەیەکەوە ئەم کەسانی کەوا دەستیان چۆتە خوێنی سۆرانی مامەحەمە دڵنیام لەوەی کەوا
بەشێکن لە دەسەڵات. بەڵێ ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک و چالاکوانانی کوردی لە بەریتانیا ئەمڕۆ هەستین بە یادکردنەوەی ساڵیادی تیرۆرکردنی شەهید سۆرانی مامەحەما کە لەلایەن جەلادەکانی پارتی دیموکراتی کوردستان و خودی بڕیاری مەسرور بارزانیەوە لە ناو ماڵەکەی خۆیدا تیرۆرکرا. دەمەوێت لێرەوە بە دەسەڵاتی کوردی بڵێم کە ڕاستە ئەوان توانیان سۆران تیرۆر بکەن، بەڵام سەدان سۆرانی کە دروست بوونەوە و بەردەوامە لەسەر ڕێبازەکەی لە هەرێمی کوردستان و ئێمەش وەکو گەنجانی تاراوگا لەسەر ڕێبازەکەی سۆران و سەردەشت و کاوە بەردەوامین بۆ هەڵگری قەڵەمەکەی ئەوانین و هەرگیز ناهێڵین ئەو زوڵم و ستەم و کوشتن و گرتن و فەسادی و قاچاقچێتی نەوتی کە لەلایەن دەسەڵاتی کوردی و جووت حیزبی بنەماڵەوە پارتی و یەکێتی دەکرێت ون بێت و وەروە بە میدیاجیانی و ڕێکخراوە نێودەوڵەتی و کۆمەڵگەی نێودەوڵەتی دەگەێنین و ئاشرای دەکەین. ئەندامێکی چالاکەوانی ڕێکخراوی داکۆ کەڵسان بەش یادکردنەوەی شەهیدی سۆرانی مامەحەمەد کە لەلایەن دەسەڵاتدارانی پارتیەوە شەهید کراوە و هێشتا وەکو ئەو کەسانی کە سۆرانی مامەحەمایان تیرۆر کردو هێشتا وەکو نەدراون بە دادگا و پێت وایە بۆچی نەدران بە دادگا؟ لەبەرەوەی دەسەڵاتەکە لەژێر دەستی خۆیانایە و حکمڕانی وڵاتەکە خۆیان ئەیکەن ئازادن چۆنەوەی خەڵک خەڵکێکە ڕەخنە لە دەسەڵاتە بگرێت بێگومان یا سەرنوکمێگەن یا وەکو ئەشکەنجە و ئازارێکی زۆریان لە وڵاتەکە. ئەی قەڵەم بەدەستانی سۆران پێت وایە دەوەستن یاخود بەردەوام دەبن؟ نەخێر هیچ کاتە قەڵەم بەدەستەکانی سۆران هیچ کاتە ناوەستن بۆ ئەوەی هیچ کاتە دەنگی ئاسانی کورد چالاکوانێکی ڕێکخراوی داکۆکەوە هەستاوی سازکەین دژی تیرۆرکردنی سۆرانی مامەحەما. ئەو تیرۆرە لەلایەن کێوە بوو؟ لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە. بکوژان دەستگیر کراون؟ نەخێر. پێت وایە بۆچی دەستگیر نەکراون؟ لەبەرەوەی دەسەڵات لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستان پارتی یەکێتیدا. واتە تا ئێستا دادگایی نەکراون؟ نەخێر لەبەرەوەی دادگا لەژێر دەسەڵاتی خۆیاندا. ئەمڕۆ هەستین بە یادکردنەوەی شەهیدی نەمر سۆرانی مامەحەما 17 ساڵ لەمەوبەر کە تیرۆر کراوە لەلایەن پارتیەوە هەتا ئێستا بکوژەکان دادگایی نەکراون. بۆچی دادگایی نەکراون؟ لەبەر ئەوەی دادگای لەبەردەستی خۆیاندا و مافیاگەریە بەدەستانی سۆرانەکان ماوەن زیندوون. بەڵێ قەڵەمە دەستەکانی سۆران ماون و زیندون و ئازا و ئازاتر دەبن. بەداخەوە ئێمە ئەمڕۆ کۆبوونێتەوە بۆ ئیدانەکردنی کوژانی سۆرانی مامەحەمە دوای 17 ساڵ نەتوانراوە بکوژانی سۆرانی مامەحەما دادگایی بکرێن و دادگایی بکرێن بگرە بەخێوکراون و زیاتریش ماونەتەوە ئەوە تا ئەبین پلەپۆستی زیاتر و باڵاتریان وەرگردووە دەسەڵاتی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان لای ئەوانە. بەداخەوە ئێمە کوژانی سۆرانی مامەحەما ئەخەینە ئەستۆی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی ئەو ئەبینین زیاتر و زیاتر ڕۆژنامەنووسان بەگیرێنن و زیندانیانەکەن. بەداخەوە کۆمەلگای نێودەوڵەتی زۆر بیاندەنگە لە ئاستی ئەو تاوانانە کە ئەکرێ بەرامبەر ڕۆژنامەنووسان و بەرامبەر چالاکوانانی هەرێمی کوردستان. بۆیە ئەبێ ئێمە ئازا و ئازاتر دژیان بۆ وەستینەوە و کۆبنەوەی زیاتر و بەرفراوانتر بکەین. بەڵێ من ئەمڕۆ وەکو ئەندامێک و چالاکوانێکی ڕێکخراوی داکۆک هەستان بە ئیدانەکردن و سەرکۆنەکردنی شەهیدکردنی سۆرانی مامەحەمە لەم ڕۆژەدا کە بە چەتەکان کە لەسەر دەستی چەتەکانی یەکێتی و پارتی کوژراوە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا. ئێمە وەکو چالاکوانانی بەریتانیا هەستاوین بە ڕێخستنی ئەو کۆبوونەوە و کۆفایەک بۆ شەهیدی قەڵەم سۆرانی مامەحەما کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە ساڵی 2008 بەدەستی دەسەڵاتی خوێنڕێژی کورد تیرۆر کرا. هەرزوو هەستی بە دیکتاتۆری دەسەڵاتی کوردی کرد و هەوڵیدا ڕووی ڕاستەقینەی سۆران و هاوڕێگایانی لە پێناو ئێمەدا شەهید بوو. بۆیە هەردەم گرنگە یادی سۆران و هاوڕێگایانی کوژانی سۆرانی مامەحەمە کە نەدۆزراونەتەوە دیارە دەستی حزبی لە پشتەوە حزبیش لەژێر هەیمەنەی هەموو دادگا لەژێر هەیمەنەی حیزبایە لە هەر جێیەک کاتێک بۆ کوژی سەرەکی داوەزرێتەوە بە دڵنیاییەوە دەسەڵات لە پشتی ئەم کارەوە ئاشکرایە کە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتێک نییە دادگایەک نییە بۆ دادگای کۆمەڵایەتی بێ دادگای خەڵک بێ چونکە هەموو دادگا هەموو ئەو شتانەی ئەو پۆلیس و ئاسایشتانی کە ئەمنیەتی خەڵکی دەپارێزن لەژێر هەیمەنە و سڵتەی حیزبەکانە حیزبەکانیش کارێک دەکەن کە خۆیان بۆ هەمیشەی لەژێر دەسەڵاتە بمێننەوە بۆیە هەر دەنگێکی ئازاد کە مەترسیبی بۆ ژیانی ئەوە
بۆ قوارێ ئەوان لە ناوی ئەبن بە دڵنیاییەوە لە هیچ وڵاتیەکان نییە کە قانون یاسا بۆ خەڵک نەبێ ئللا لە وڵاتانەیە کە وڵاتی دیکتاتۆریە وڵاتێکە کە یاسا بۆ خزمەتی چینێکە لە کۆمەلگا کە چینی دەسەڵاتدار چینی حزب چینی بنەماڵەکان لە کۆمەلگای ئێمەیە بەڕاستی جگەلەوەی کە حیزب هەیە بچووکتر لە حیزب چینێکە چینی خێڵ و بنەماڵەیەکە دەسەڵاتێکی سەرەکی هەیە کە کۆنتترۆڵی حیزبەکان لە ژێر دەستی ئەوانایە ینی ئێستا ئێمە وامالێتەوە کاتێک باسی پارت و حیزبەکانەکەین حیزب کۆمەڵێکی خەڵک لە بەرژەوەندی جیاواز ئەگرێتە خۆی بەڵام لە کۆمەلگای ئەمەیە ئەوە نییە تەنها ئیش بۆ خێڵەکە لەم ڕۆژەیە سەروی ڕێز و نەوازش بۆ سۆرانی مامەحەمە و سەردەم شەیدانی قەڵەم دانوێنین 7 ساڵ تێپەڕێ بەسەر تیرۆرکردنی سۆرانی مامەحەمە و هاوڕێکانیە ئێمە بەردەوامە بین لەسەر قەڵەمەکەی ئەوان تا تاوانباران بە سزا و دادگاییکردنیان بگات. ئەراحاجی بیکەیفۆ کاردی.